بەناونیشانی ئاین بۆ تاک و دیموکراسی بۆ هەمووان دووەمین کۆنفرانسی پلاتفۆرمی دابڕان لە شاری سلێمانی دەستی پێکرد. لە یەکەم ڕۆژی دەستپێکی کۆنفرانسیشدا چەند وتارێک پێشکەشکرا و تێیدا بە گرنگیەوە باز لە سازانی پلاتفۆرمی دابڕان کرا بە ئاراستەی ڕوبەڕووبوونەوەی فکری تونڕەوی و بنیادنانی ڕەوتێکی ڕۆشنگەری فکری دیموکراتی لە هەرێمی کوردستان. من بە دڵنیاییەوە پێتان ڕۆڵام هەتا ئەگەینە دەهەمین کۆنفرانس بۆ مێژوو ئەم قسەیەم تۆمارکەن هەتا ئەگەینە دەهەمین کۆنفرانس بسوتنەوەیکی ڕۆشنگەری فراوان لە باشووری کوردستان سەرهەڵەدا ڕەنگیش ئەداتەوە لە بەشەکانی تری کوردستان فەرقی ئەم بزوتنەوە ڕۆشنگەری لەگەڵ هەندێک لە بەشەکانی کوردستانەوەیە ئەمە بزوتنەوەیکی ڕۆشنگەری دوور لە کۆنتترۆلی ئایدۆلۆجیە دوور لە هەژمونی حیزبیە ڕۆشنگەریە بەمانە ڕۆشنگەری هاوچەرخەکەی. لە کۆنفرانسەکەدا چەندین توێژەری شارەزا لە بواری فکری بەشداریان کردووە لە دوو پانێڵی جیاشدا توێژینەوەیان لەسەر سەلەفیزم و جیهادیزم و سێکۆلاریزم و ئیسلام هەروەها تەوەریژن و فیمینیزمی ڕۆشنگەری خستە ڕوو. خەڵکانێکی زۆرمان هەیە گەنجی مناڵمان هەیە چوونەتە ناو ئەم گروپانە لە نەزانی لە کەمی زانیاری لە زانیاری هەڵا بیر و باوەڕێکیان بۆ خۆیان دروست کرد و ئەم بیر و باوەڕە ئێمە ئەبێ کار لەسەر ئەو بکەین کە گۆڕانکاری تیا بکەین وان لێ بکەین کە بێنە سەر ئەو ڕێگایە کە بڵێن ڕێگەیەکی مەدەنی و کارکردن بۆ خزمەتکردنی وڵاتی خۆیان. بایەخی ئەم کۆنفرانسە لەوایە کە ئێمە توانیومانە بە جۆرێک لە جۆرەکان چەندین کەسی جیاواز لەسەر ئاستی ڕەگەز نامە لەسەر ئاستی بڕوانامە لەسەر ئاستی تەمەن ئەوە لەسەر ئاستی جوگرافیا و هەروەها لەسەر ئاستی دیسیپلین بەشداری پێ بکەین. بۆچی هەموو ئەمانەمان بەشداری پێکردووە؟ بۆ ئەوەی بتوانین معریفەیەکی بابەتیانە لەسەر ئیسلام بەرهەم بێنین. هاوکات لەگەڵ ئەو هەموو قوربانی و ئەو هەموو بەرخودانەی کە پێشمەرگە و شەڕوانەی کە ئێمە پێویستیمان بەوەیە لەسەر ئاستی کۆمەڵایەتی لەسەر ئاستی تاکەکانی ئەم کۆمەڵە بیری ڕۆشنگەری و هۆشیاری ڕۆشنگەری جارێکی تر بهێنینەوە مەیدان بۆی کە بتوانین لە ڕووی فکریشەوە ئێمە بەرەنگاری ئەو جۆرە بیری تۆنڕەویە ببین نەک بەتەنیا لەگەڵ داعشا لەگەڵ هەموو ئەو کەسانە تریشی کە خاوەنی ئایدۆلۆژیای تۆنڕەوین کە خاوەنی بیری تۆنڕەوین لە ناو کۆمەڵی ئێمەیان بۆ ئەوەی کە بتوانین بەربگرین لە جارێک کە دروستبوونەوەی گروپی تری تۆنڕەوی لە ناو ئەم کۆمەڵەیە. دووەمین کۆنفرانسی پلاتفۆرمی دابڕان تا ڕۆژی 24 ئەیلول بەردەوام دەبێت. تێیدا جگە لە توێژەرانی یارێمی کوردستان توێژەران لە سەراسی وڵاتانی ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا و بەلجیکا و قەتەر و بەیروت بەشداریان کردووە. کۆتا ڕۆژی کۆنفرانسەکەش تەرخان کراوە بۆ خستنەڕووی دەرەنجام و پێشنیار و ڕاستپاردەکان لەبارەی چۆنێتی ڕوبەڕووبوونەوەی فکری ئیسلامی تونڕەوی لە هەرێمی کوردستان ئەوە جگەلەوەی میکانیزمی ئەنجامدانی سێمین کۆنفرانسیش گفتوگۆی لەبارەوە دەکرێت. دلێر کەمال کورد ساد نیوز سلێمانی.